خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێدا لەگەڵ هاوکارم کاک جەلال هاتینەوە خزمەتان هیواخوازم کە هەموو لایەکتان تەندروستێکی باشتان هەبێ ئینشاءڵڵەوە دووربن لە هەموو دەرد و بەڵایەک ئەمڕۆژ کۆمەڵێک تەور و کۆمەڵێک بابەتمان بۆ ئامادەکردوون هیواخوازم کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. زۆر سپاس. بینەران و ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەر جێیەک هەن جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. ئەمڕۆ هەندێک بابەتمان بۆ ئامادە کردوون وەک هەمیشە بابەتی بەسوود کە تەوەری یەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە لەلایەکەوە کۆمەڵێک قەیران بەرۆکی هاوڵاتیانی گرتووە بە تایبەتی قەیرانی دارایی و دواکەوتنی موچە و کەمکردنەوەی موچەوە لەلایەکی دیکەوە کەرەنتینەی هاتوچۆ و قەدەغە و بێکاریەکە بابزانین ئەمانە تا چەندە کاریگەریان لەسەر زۆربوونی گرفتە خێزانیەکان هەبووە و بە تایبەتی لە ئێستادا کە پیاوان بە کۆڵێک خەم و نەبوونی و نەداریەوە ڕوو دەکەنەوە ماڵەکان لە ماڵەوە ژنومێر دەبێت چۆن تەعامل بکەن بۆی کە گرفتە خێزانیەکان زیاتر نەبن لەم بارودۆخەدا. تەوەری دووەمیشمان قسەکردنە لەسەرەوەی کە چۆن تاکەکان هوشیار بکرێنەوە داوای مافی یاسایی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانی خۆیان بکەن بەگشتی بە تایبەتی دوو جۆر وەرگرتنی مافەیە. جۆرێکیان لەوەی کە تاک بەرامبەر بە تاکێکی دیکەی لە کۆمەلگا لە ڕووی یاساییەوە چۆن داوای مافی خۆی بکە و دیوێکی دیکەش کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە دەبێت تاکەکان چۆن وشار بکرێنەوە لەوەی بەرامبەر بە حکومڕانی و دەسەڵات و حکوومەت داوای مافی یاسایی و حەق و ڕەوای خۆی بکە. دوو تەوەری سەرەکی دەبن لەگەڵ ڕووماڵمان لەگەڵ پەیامێرانمان لە شار و شارچەکان لەو شوێنانی کە خۆپشاندان و ناڕزاییان کە بڕیارە دیارە ئەم ڕۆژ کۆمەڵێک ناڕزایی بەڕێوە بچن ئەمانە گرنگترین بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەبێت. بەڵازیان دەستپێکیش دەچینە لای بڕگەی کەشوها بزانین پێشبینەکانی کەشوهاوە تا چەند پلەکانی گەرمە بەرز بوونەتەوە کە بۆ پێی دوو ڕۆژەکە چونێتەوە وەرزی هاوینەوە پێکەوە بینەری دەبین.
بەڵازیزان بەهۆی ناسەقان گیری سیاسی و قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستاندا لەم ساڵدا کێشە خێزانیەکان گرفتە خێزانەکان ڕوو لە زیادبوون کردووە. ئەمڕۆ لەم تەورێماندا باز لەو کێشە خێزانەکان دەکەین زانی هۆکارەکان یاخود پاڵنەرەکانی ئەو کێشانە چین و چارەسەرەکان چین و چۆن بتوانین کە هەموو لایەک دووربین لەو کێشانەوە هەوڵی چارەسەریان بدەین. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەی زۆر بەڕێز شۆخان حەمەڕەشید بەڕێوەبەری ڕێکخراوی هاریکاری ژنان. شۆخان زۆر بەخێر بێن. سپاس کامیوانی بەرنامەکەمان بوو. شۆخان خان ئەم ساڵ کە ساڵی 2020 بەهۆی ئەو قەیرانە دارایی کە لە ڕووی لە هەرێمی کوردستان کرد هەروەها بەهۆی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و داخستنی بازاڕەکان قەیرانێکی زۆر لە هەرێمی کوردستاندا ڕوویدا. ئەم هۆکارانە تا چەند کاریگەری هەبوو لەسەر گرفت و کێشە خێزانیەکان؟ بەڵێ بەردەوام ئێمە وەکو هەموو چاودێرێکی ڕۆژەکە هەموو خۆمان کە لەو بوارەیە ئیشەکەین و پارێزەرین و هەم بە حکومەی کە لە ناو ڕێکخراوە کارەکەین ڕۆژانە بەریەکەوتنمان هەیە لەگەڵ ئەو کەسانی کە لە ناو خێزانە ئەژین و پێگومان خۆشمان هەرێکەمان لە خێزانێکەوە هاتووین. بەڕاستی لەگەڵ هەر گۆڕانکاریە کە لە کۆمەڵگایە ڕوئەیە هەم بەوەی کە هاتنە ناو شتێکی نوێ بۆ کۆمەڵگای ئێمەیە گۆڕانکاریەک بێ هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی ئابووریەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەمە ڕاستە خۆ کاریگەری ئەبێ لەسەر خێزان. بۆیە بەڕاستی ئێمە هەمیشە جەختمان لەسەرەوە کردوێتەوە کە لە حاڵەتە تایبەتەکانە لە حاڵەتەکانی شەڕا لە حاڵەتە نەخوازراوەکانە لەو حاڵەتی ئێستا هەمانەوەکەوەی کە لە ڕووی تەندروستی و کێشەیەک ڕووی کردوتە وڵاتەکەمان پێویستە چاودێریکی باشتر هەبێ بۆ ڕۆژی کێشە خێزانیەکان. بەڵام بەداخەوە سەرەکی ئەمە نەبوونی پلانە لەلایەن حکوومەت لەلایەن دەسەڵات لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە. بۆیە ئەبینین کە بەڕاستی کێشە خێزانەکان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیاد بوونە و ئەم بارودۆخە نەبوونی کار نەبوونی موچە خراپی ڕەوشی گوزەرانی خەڵکی ئەمانە هەمووی کاریگەری هەبوو لەسەر کێشە خێزانیەکان کە لە دواتراتوین زیاتر قسەی لەسەر بکەین کە ئەو کێشانە چین کە ئێستا زیاتر لە ناو دادگاکانە هەن و ئێمە بە حکمی ئەوەی کە ڕۆژانە بەریەکەوتنمان هەیە لەگەڵ کەیسەکانە هەستمان بەوە کردووەکە ئەمە تا چەند کاریگەری هەبوو لەسەر خێزانەکان و کێشەکان بەداخۆ نەک تەنها خێزانەکان و گەورەکانی گرتوۆتەوە بەڵکو بۆ مناڵانیش کاریگەریەکی خراپی هەبوو. لە کۆتایی مانگی دووەم ساڵەوە ئیدی کۆرۆناسەری هەڵدا لە هەرێمی کوردستان قەدەغەی هاتوچۆ و کەرنتینی ماڵەکان دەستی پێکرد. بەشێک لە توێژەران باوەڕیان وا بوو کە ئەم کەرنتینەیە کە پیاو دەکەوێتەوە ماڵ باشتر خێزان یەکتر دەناسن تەباییەکی زیاتر دروستە بێ. بە دیوێکی ترا بەدڵنیاییەوە ڕەنگە گرفتەکانی دیکەش پیا بوو بن لە دەمەقاڵی نێوان هاوسەرەکانە. بەڵام هیچ ئامارێک یا ئەوەندەی کێوە زانیاریتان هەبێ شەژمانگی ڕابردوو ئەتوانین بڵین ئامارەکان زیاترن لە ساڵانی ڕابردووە جگە لە قەیرانی دارایی بەهۆی کۆرۆنا و قەدەغەیات و چۆوە؟ بەڵێ ئێمە لە وەکو باسم کرد لەگەڵ ڕوودانی هەر حاڵەتێکی لەو شێوەیە بێگومان لایانی باشی و لایانی خراپی هەیە. زۆربەی خەڵکەکە پێیوا بوو کە لایەنە باشەکەی ئەوەیە کە ئێستا خێزانەکان زیاتر بەیەکەوەن زیاتر بەیەکەوە دائنیشن گفتوگۆکەن و بەریەکەون و یەکتری ئەبینن. بەڵام لایەنە خراپەکەی ئەوە بوو کە ئێمە تەسەوری ئەومانە کرد ئەم بەیەکۆمانەوەیە تۆ کاتێ ڕێنمایی خەڵکێکی بڕۆ ماڵەوە دانیشە لە ماڵ بمێنەوەرەوە مێرە دەرەوە خۆت بپارێزە بەڵام هیچ پەیامێکی ئاشتەوایی بۆ خێزانەکانتیانە بوو. هیچ کات بە خێزانەکانی نەوت کاتێت تۆ ئەچیتە ماڵەوە دانیشیت چۆن چارەسەری کێشە خێزانیەکانە ئەەکەی پەیوەندی بە کیەوە ئەەکەی چۆن هەوڵەی خێزانەکەت بپارێزی نەک ئەوەی تۆ لەسەر جادەوە ئەی خەیتە ماڵەوە بەڵام لە ماڵەوە جەنگێک بۆ یەکتری ئەسازێنن. یعنی بەڕاستی ئێمە چەندین خێزانمان هەبووە مەسەلەن کچ و کوڕی گەورەیان هەیە دائنیشن محاسبەی یەکتری ئەەکەن متابعەی یەکتری ئەەکەن مناقەشە دروستە بێ لە بینیانە کە پێشتر لەوە چیە ئەم مەجالە کەمتر بوو بێ بە حکمیەوەی کە کەمتر یەکتریان بینیوە مەسەلەن لەو چ لە ڕۆژەکە سعاتێک و پەڕی 2 ساعت یەکتریان بەڵام تۆ یان خەیتە ماڵەوە سێرەکی زۆر سەرچاوی داراییان نییە مەسەلەن معاشێکیان نییە کارێکیان نییە شوێنێکیان نییە بۆی بچن بۆیە سێرەکی ئەو حاڵەتە دەرونی خراپی کە هەیەە لە ماڵەوە خاڵی ئەەکەنەوە لە ناو خێزانەکان. زۆرترین ئەو گرفتانە بە هۆکاری چیەوە دروستە بێ ڕاستە هاتنە ماڵەوەیە تەبانەڵێ دوور و دۆستەکە نەگاتەوە ماڵەوە حتممە گرفتیش دروست نابێ بەڵام قەیرانی داراییە یاخۆتەوەیە کە زۆر لە بەرچاوی یەکترن لە یەکتر ڕادێن و شەڕ دروستە بێت و پێکدادان دروستە بێت یا قەیرانی دارایی ئامانجەکەمێت تا چەندە هۆکاری دروستبوونی ئەو گرفتە کۆمەڵایەتیە کە جیاواز لە 4 ساڵی ڕابردوش کە قەیرانی دارایی هەبووە. ڕاست
بەڕاستی ئێمە هەموو ساڵێک لە راپۆرتەکانمانە و لە ڕاپرسیەکانە بۆمان دەرکەوتووە کە قەیرانی دارایی کاریگەریکی بەهێزە و ئەتوان بڵێم خاڵی یەکەمە لەوەی لە نێوان کێشە خێزانیەکان ناتوان بڵێم کە خاڵی یەکەمە هەبووە جگە لەوەی کە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و تۆڕە کۆمەڵاتیەکانیش ئەمەش یەکێک بووە لە هۆکارەکان بەڵام لە ئێستاوەکو باسم کرد هۆکارە داراییەکە کاریگەری خراپی هەبووەوە لەگەڵ ئەوەشە مانەوە لە ماڵەوە چونکە هەر بەپێی ڕاپرسیەکی ڕێکخراوی تریش کردوێتی کە ڕێکخراوی DHRD بە هەمان شێوە ئەو ژنانەی کە ئێستا لە چەند مانگیا زیاتر ڕوبەڕووی توندوتیژی بوونەتەوە ئەو ژنانن کە فەرمان برن بۆ لە بەروی پێشتر ئەوان فێری چوونە دەرەوە بوون ماوەیەکی کاتەکەیان لە دەرەوەی ماڵەکەیان بەسەر بردووە بەڵام ئێستا هەم لە ڕۆ نەفسیەکەەوە هەم لە ڕوە مادیەکەەوە کە هاتوونەتە ماڵەوە هیچ ئیشێکیان نییە زیاتر کێشیان بۆ دروستە بێ وەک لە ژنێکی ماڵ کە خۆی پێشتر لە ماڵەوە بووە یاعی تا ڕادێک لەگەڵ وەزعەکەیانە ڕاهاتووە و خۆی گونجاندووە و مەسەلەن چاوەڕێی ئەوەی نەکردو سەری مانگ معاشێک وەرەگرێ یاوەری ناگرێ بەڵام ژنێک کە پێشتر کاری کردووە پێشتر چۆتە دەرەوە ئێستا کە هاتوۆتە ماڵەوە ئەمە زیاتر ڕوبەڕووی توندوتیژی ڕوبەڕووی کێشە ئەبێتەوە توندوتیژەکەش وەکو باسم کرد مرجنی هەمووی لێیان و مەسەلەن حاڵتێکی تون بێت توندوتیژە دەرونیەکەیە یان کە بەوەی کە لە ڕووی قسە پێوتنەوە لە ڕووی ئیهانە پێکردنەوە لەو حاڵەتە نەفسی خراپەی کە لە ماڵەوەیە بۆیە سێرەکەیت کێشە خێزانەکان ڕوو لە زیاد بوونە بەڵام ئەوەی کە خەڵک هەستی پێناکە ئەوەی کە باس ناکرێت لە میدیاکان ئەوەیە کە لەبەرەوەی دەوام نەبووە نووسنگەکان مەسەلەن شوێنە پەیوەندیدارەکان نەبووە خەڵک نەیزانیوە لە کاتی هەبوونی کێشەیە پەیوەندی بەکیەوە بکە بۆی ئەمە خەڵک پیوای بووە کە شکر لەم کاتەیە کێشە کەم بۆتەوە بەڵام لەگەڵ ئەوەی کە دەوام کرایەوە لە مانگی 5 و لە مانگی 6 تۆزە تا ڕادەیەک ژیان ئاسایی بووە ئێمە ڕۆژانەکە ئەچوونە ناو دادگاکان بەرناکەون نووسنگەکان بەردەوام سێرەکی خەڵک سکاڵات تۆمارەکە چونکە پێشتر ڕێگری هەبووە واتە ئەگەر ڕێگری هاتو چۆن نەبووایە مەسەلەن سکاڵاکان زیاتر ئەبوو خەڵک زیاتر ئاچوشکاتیە کرد کێشەکان زیاتر ئەبوو بەڵام لە بروی ڕێگری هاتوچۆ بوو لە بروی خەڵک پیوا بوو هیچ شوێنە ئیش ناکە من بچم ئەگەر بچم شکاتیش بکەم کەس گوێم لێ ناگرێ بۆی سێرەکەیت ئەمەش ئەگەڕێتەوە بۆ نەبوونی هۆشیاری خەڵک و نەبوونی پلان لەلایەن حکوومەتەوە لە کاتێکا تۆ هەڵمەتی خۆپارێزی لە ڕووی تەندروستیەوە ڕائگەیەنی هێڵی گەرم بۆ پەیوەندیکردن لە کاتی هەبوونی نەخۆشیان ڕائگەیەنی لە پاڵیا هیچ هەڵمەتێکی هۆشیاری بۆ خێزانەکان نەبوو زۆر باش ئەو کێشە و گرفتە خێزانیانە تا چەند کاریگەری هەبوو لەسەر ڕێژی جواببوونی هاوسەران بۆ پێیکە لەگەڵ بەبەراورد بە ساڵانی ڕابردوایە ئەم مودەتەی کە کەرنتینە هەبووە ڕێژەی جیابوونەوە ڕووی لە زیادبوون کردەوە بەبەراورد بە ساڵانی ڕابردوو لەبەرەوەی ئێمە ئامارێکی ڕسمیمان لە بەردەمان نییە لەلایەن جیهاتی ڕسمیەوە بەڵام بەپێی ئەو کارێکی ئێمە وەکو ڕێکخراوەکەمان ئەکەین ئێمە لەم ماوەیە زیاتر لە 64 حاڵەتی کێشە خێزانیەکانمان هەبووە مەرجنی هەمووی جیابوونەوە بوو بێ بەڵام من پێم وابوو کە هۆکاری جیابوونەوە زۆر هەبووە لەم کاتەیە ئەوکو باسم کرد لەبەرەوەی خۆیان پێشتر کێشەیان هەبووە نەگونجاون بەیەکەوە بەڵام لە ماوەی کەرنتینیا و زیاترمانەوەیان هەرێک لە کەیسەکان ئەیان و دۆڵە ئەم ماوەیە زیاتر بیرمان لێ کردوتەوە کە هەستەکین بەیەکەوە ناگونجین ئێستا بیرم لێ کردوتەوە کە مەسەلەن ئەمێ مناڵەکەم لای خۆم بێ جیابوونەتەوە بەس ئێوە مناڵەکەی لای خۆی بێ سێکی کاتێکی زیاتریان هەبوو بە بیرکردنەوە لەوەی کە لە جیاتەوەی چارەسەری کێشەکانیان بکەن بیر لە کێشەکانیان ئەکەنەوە و لە لایەکی تریشەوە چەند حاڵەتێک زۆر حاڵەتمان هەبووە لەوەی کە خیانەتی زەوجی لەم کاتانەیە ئاشکرا بووە مەسەلەن لەبەرەوەی زۆرتر بەیەکەوە بوون لە ماڵەوە لە ڕێگەی تەلەفۆنەوە بێ لە ڕێگەی نامە لە ڕێگەی پەیوەندیەوە بووە زیرەکەی کۆمەڵێک شک و گومان لە بینی ژن و پیاوەکانە دروست بوو کە ئەمەش بۆتە حاڵەتی جیابوونەوە لە بینی هاوسەرەکانە تا چەند کاریگەری هەبوو لەسەر منداڵان بۆ پێیکە لەناو خێزاندا منداڵ یەکەمین قوربانی لە جیابوونەوە یاخود لە کێشە خێزانیەکاندا بەڕاستیەوەی کە زۆر جێداخە ئێمە لە ماوەیەکە یەکێک بۆ لەو چیرۆکە ناخۆشانەی کە ئێمە لە کاتی کەرنتینەوە لە ئێستاشە ئەیبینین ئەوەیە کە مناڵ هەمیشە بۆتە قوربانی و یەکێک لەو کێشانەی کە هەمان بوو ئەوە بووە کە ئەو کەیسانەی کە لە یەکتری جیابوونەتەوە ژنومێردانی لە یەکتری جیابوونەتەوە یان هێشتا بە ڕسمی جا نەبوونەتەوە چکە وەکو باسم کرد ژمارێکی زۆر کەیسمان هەیە لە ناو دادگایە هێشتا بە هەڵپەسەراوی ماوەتەوە هێشتا دادگا بڕیاری یەکلاکەرەوەی نێیاوە بۆیە سەرەکی لەم کاتیان مناڵەکەیە لە دایکەکە یا لای باوکەکەی چکە دایک و باوکەکە بەیەکەوە ناژین بۆیە لە کاتە سەختەکانی کەرنتینە و ڕێگری هاتوچۆیەک لە کێشەکانەوە بوو دایکەکە ئەویست
مناڵەکەی ببینێ یا باوکەکە ئەویست مناڵەکەی ببینێ نەی ئەتوانی مناڵەکەی ببینێ چونکە نەی ئەتوانی مەسەلەن بچێ بۆ ئەو شوێنە یان دایکەکە ڕێگەی پێ نایەوێت من هیچ بەڵگەیەکی یاسایی نییە من بە چ حەقێک مناڵەکەی خۆمی ببێ یان ئێمە چۆن بتوانین تەکلیف لە دایکی بکەین مناڵەکەی با بە باوکەکەی لەبەرەوەی لە حاڵەتێکی خۆپارێزیەیە کێڵێن باوکە نەخۆش نییە کێناڵێ نایبەتە شوێنێک تووشی نەخۆشی نەبێت کە ئەمانە هەمووی بارگرانیە بۆ ئێمە بەڵام لەلایەکی ئینسانیانە و مرۆڤانەوە تۆ هەستەکەیت حەز ئەەکەی یارمەتیکی ئەو خێزانە بێت کە ئەم مناڵە نەبێ بە قوربانی مناڵەکە حەز ئەکا دایکی ببینێ یا باوکی ببینێ یان کێشانی نەفەقەی مناڵەکە کە لەم کاتانەیە سێرەکی فەرمانگەکان داخراوە هیچ شوێنێکی ڕسمی نییە مەسەلەن بچێت دایکەکە پارە وەرگێ باوکەکە بە بیانەوەی کە موچەی نییە کە کاسپی نییە کە هەم دوکانی داخراوە مەسەلەن ئەوانشی کە ئیشی حڕیان کردووە ناتوانێت بڕە پارێک بۆ مناڵەکەی دابین بکە دایکەکە بەردەوام گلەی ئەواکە کە ئەویشی ناتوانێت مەصرفی مناڵەکە بکێشێ سێرەکی لەم بینەیە مناڵەکە ئەبێ بە قوربانی و باجی هەموو ئەو بارە دەرونی خراپەیە زۆر باشە خاتوشۆخان ئێوە وەکو ڕێکخراوەکانی ژنان بە تایبەتیەوانی کە بەرگری لە مافی ئافرەتان دەکەن ڕۆڵتان چی بووە لە کەمکردنەوەی ئەم گرفتە خێزانیانە بۆ نمونە ئەگەر تۆڕە کۆمەڵایەتیەکان هۆکار بن بۆ ڕێژەی تەلاق ئەمە پێوەستە بە وشیاری تاقەکەەوە کە ئەمڕۆکە پێم وایە خەڵکێک دەتوانێت خۆی ئەو جۆرە وشیارە دەست بخە بەڵام دیوێکی دیکە کە وەک خۆت ئاماژەت پێکرد قەیرانی دارایی و بابەتە داراییەکانە فشارتان چی بوو بۆی کە یا راپۆرتی تایبەتان چی بووە بۆ حکوومەت بۆ دەستگا پەیوەندیدارەکان بۆ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە کاتێککە حکوومەتی هەرێمی کوردستان یا لایەنی دەسەڵات قەیرانێکی ئابووری دێنێ بەسەر خەڵک گرفتە کۆمەڵایەتیەکان زیاتر دەبن و ئەمە پێشێلکردنی مافی خێزانە مافی تاکەکانە چۆن ڕۆڵێکتان هەبووە لەمڕۆ؟ ئێمە بەردەوام لە ڕێگەی ڕێپۆرتەکانمانەوە لە ڕێگەی کار و چالاکیەکانمانەوە هەم کاریگەریمان هەبوو لەسەر وشیاری کۆمەلگا نەک تەنها ژنانیش بەڵکو گەنجان و پیاوانیش بەوەی کە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەوەی کە یاساکانی تونندوتیژی خێزانی کە یاسایەکی لەو شێوەمان هەیە خەڵک نابێت تونندوتیژی بکە چۆن خێزانێکی خۆی ئەپارێزێ لەوەی کە ئێمە هەمواری هەنێ یاسا بکەین لە بەرژەوەندی خێزان لە بەرژەوەندی ژن بێ بەوەی کە داوامان لە حکوومەت کردووە وەکو باسم کرد لە کاتی هەستیارە لەو کاتانەیە کە وڵات لە باریکی نەهەموارایە چاودێری ڕەوشی خێزانەکان بکواتە مەسەلەن کاتێک کە دادگا ئەوەستێنرێ نابێ هەچی ئەو کاروبارانەی کە پەیوەندی بە خێزان و بە حاڵەتی هەستیار و بە وەزعی مناڵەوە هەیە ئەویش بە تەواوەتی بوەستێنرێ ئەبێت حاڵەتێک هەبێت هیچ نەبێ بە شێوەی خەفەریات بێ بە شێوەی مانەوە بە شێوەی لە بەرچاوگرتنی حاڵەتی ئەو خێزانە ئەو مناڵە چەندین مناڵ ئێستا چاوەڕی نەفەقەیە لە ناو دادگاکانە کە دادگا بڕیاری بۆ بەڵام سێرەکەی بۆی داخستنی فەرمانگەکان بۆی کەرنتینی دادگاکان ئەم حاڵەتانە ئەوەستێ من ناڵێم ئەمەش خۆپاراستن یا خۆپاراستنی مرۆڤەکانیش گرنگە بەڵام ئەکرێ بە چاودێریکردن بە ڕەچاوکردنی بارە تەندروستیەکە هەنە ئیش بکرێ ناکرێتەوە بەهۆی ئەوەی کە موچە نیە تۆ نەتوانی دادگایەکی تایبەت بەڕێوە بەری ئێمە داوامان کردو کە سندوقی چاودێری خێزان هەبێ کە لەو حاڵەتانەیە ئەگەر باوکەکە هیچ ئیشی نەبێ کاتی دایک و باوکێک لە یەکتری جیابنەوە سندوقێکی چاودێری خێزان هەبێ حکومەت بڕێ پارەی تێ بخات لەو کاتانەیە پارە لەو سنووقە بدرێ بە مناڵەکان بەڵام سەرێکی ئەمانە بە یاسا هەمانە بەڵام لە ڕووی جێبەجێکردنەوە هەمیشە بە پاساوی ئەوەی کە بودجە نییە کە کێشەی ئابووریمان هەیە نەتوانراوە جێبەجێ زۆر باشە لەم ماوەی کەرەنتین هەیە لە مانگی دۆ تاوەکو ئێستا کەیسی وا هەبووە بڵێن چیرۆکی وا هەبوو کە دوو هاوسەر بڵێن ئێمە لەبەر قەیرانی دەرای لەبەر نەبوونی پارە جیا دەبینەوە ئەتوانم بڵێم زۆر حاڵەتی وامان هەبووە بەڵام زۆر جارسێرەی ڕاستەوخۆ باز لەوە ناکە بە هۆکارە داراییەکەیە بەڵام کاتی ئەچیتە ناوردەکاری کێشەکەیەوە مەسەلەن تەفاسیلی حیاتیان مەسەلەن چیرۆکەوردەکانی خۆی باسەکە پەیوەندی بەبارە ئابوووریەکەوە هەبووە مەسەلەن زۆر جار لەبەرەوەی کە نەیانتوانیەوە کرێخان و بن ناچار بوون چوونەتەوە سەر ماڵی باوکی کوڕەکە لەبەرەوەی کە نەیانتوانیەوە کرێخان و بنشنەکە چۆتەوە ماڵی خۆی دایکی کوڕەکەش چۆتەوە ماڵی باوکی ئەمە دوورکەوتنەوەیکی دروست کردو لە بینی خێزانەکانە کە دوجار نەیانتوانیەوە بێکەوە بژین بەڵێ بێگومان زۆر جار لەسەر کڕینی شتێکی بەسیط بۆ مناڵەکەیان کێشیان هەبووە کە ئەمە پەیوەندی بە باری داراییەوە بووە و زۆر جار ئەمە ئەڵێت ئیتر من ناتوانم تەحملکەم لەبەرەوەی مەسەلەن بەردەوام ئێمە کێشەی پارەمان هەیە کێشەی لەسەر وحدەی تەلەفۆن مەسەلەن زۆر جار کێشەی گەورەیان دروست کردووە کە پەیوەندی بە بارە داراییەکەەوە هەیە من ناڵێم لە سیاسا و خێزانانی کە کێشیانەیە هەمووی پەیوەندی بە باری داراییەوە زۆر جار لێک تێنەگەیشتنی هەردوو خێزانەکەیە بەڵام لە ئێستاە بەهۆی ئەم قەیرانەوە پێم وابێ زۆری کێشە خێزانیەکان ئەوە هۆکارەکەیت خاتوشۆخان ئێستا کاتێککە باس لەم گرفتانە دەکەین
بۆن ئەو تەسەوڕی لای من دروستە بێ ئەو توێژە دێنڕاوێژ بە ئێوە دەکەن و گرفتەکانیان دێتە لایەوە ڕەنگە توێژێکی تا حدێک وشار بە کۆمەلگە یا موچەخۆر یا فەرمانبەر بن. ئایا بەگشتی ئەم گرفتانەی کە باسییان دەکەن لە کام توێژەوە ئەو توێژەی ڕەنگە دەستی نەگاتە ڕێکخراوەکانی ئێوە ئاستی ئابوووریان چۆن ئەوەندێک کە زانیاریتان هەبێ ئەوانەی کە دەستیان ناگاتە لا ئێوە لە خێزان هەژارنشینەکانن یاخود ئەوانەی کە فەرمانبەرن کاتێک کە دەوترێ فەرمانبەر ینی توێژی مامناوەند لە ڕووی ئابووری لە کۆمەلگەی ئێمەیە ئەم مامناوەندیە تا چەندە لە خواریشەوەیە. بەڵێ بەڕاستی ئێمە هەموو ئەو کەسانێکێنە لای ئێمە لە هەموو چین توێژەکانی تایە و ناتوانین بڵین ئێمە ئەو خێزانانەی کە ڕۆشنبیرن کە شەهادەیان هەیە کە لە ئاستێکی بەرزان کێشیان نییە نەخێر هەموو ئەو کەسانی کە ڕوبەڕووی کێشە بوونەتەوە لە هەموو چینەکانی تایە وەڕاستە ئێستا لەوچێ زۆربەی ئەو کەسانی کە وەکو باسە کرد لە ئاستێکی ڕۆشنبیریا بنیان بتوانن لە ڕێگەی پیجەکانەوە چون ئێمە بەردەوام لە ماوەی کەرەنتینێشا بۆ ئۆنلاین ئیشمان کردووە لە ڕێگەی پیجەکانەوە نامەمان بۆ هاتووە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی ڕێکخراوە بەڵام دوجاریش چینێکی تریش هەیە لە کۆمەلگایە کە ئێمە لە ڕێگەی مۆبایل تیمەکانمانەوە چونکە ئێمە تەنها لە پارێزگای سلێمانی ئیش ناکەین ئێمە لە هەموو شارەکانی هەرێم ئیشەکەین لە هەڵەبجە ئۆفیسمان هەیە و لە کەلاریش ئۆفیسمان هەیە و زۆر جار ئێمە تیمەکانمان لە ئێستایانە کە پێشتر کە ژیان ئاسایی بووە تیمەکانمان بەردەوام سەردانی گوندەکان و قەزا و ناحیەکانمان کردووە لە هەموو شوێنێک سیمینارمان کردووە دوجار ژمارە تەلەفۆنی خۆمانمان جێهێشتووە ئەوانش توانیوانە بە ئاسانی پەیوەندیمان پێوە بکەن و زۆربەی زۆری ئەو کەسانی کێنە لای ئێمە بەڕاستی ئاستێکی خراپان لە ڕووی داراییەوە زۆر جار ئێمە کەیسە بووە لە دادگاوە تەلەفۆنی کردووە کە ویستێتی بێت بۆ لامان پارەی تەکسیەکەی پێ نەبووە. لە کام توێژ بووە توێژی فەرمانبەریش بۆ بەڕاستی هەمانە فەرمانبەریش بۆ بەڵامەڵە من چەند مانگە مەعاشم وەرە نەگرتویان ئەڵێ کە مەعاش وەرەگرم مێردەکەم لێ مەسەنێ هیچ پارەیەک بەخۆم نییە بۆیە من ناتوانم ئێستا هیچتان بەمە بێز ئەگەر کاتێک کە توانیم پارەی خۆم وەرگرمەوە مەعاشی خۆمە بێتوانم مەسەلەن ئەو پارەی محکەمەیە بچکە ئێمە ئیشەکانمان بێ بەرامبەرە بۆ ژنان بەڵام هەنێ مەساڕیفی ناو دادگا هەیە کە پێویستە ئەو کەسە خۆی بیات ئێمە زۆر جار ئەوەش دابینەکەین بۆ ئەو ژنان ئێمە زۆر جار ژن هاتوتە لامان حامیلە بووە مناڵی بچووکی پێ بۆ برسی بووە نەیتوانیەوە خواردنێکیش بکڕێ واتە ئێمە ئەو کەسانی کە لای ئێمە بەڕاستی لە ڕووی مادیەوە زۆر پێویستیان بە هاوکاریە ئێمە تەنها توانین ئەو هاوکاریە یاساییەیان بکەین کە لە ناو دادگاکان نابۆیانەکەین بەڵام زۆر جار سێرەکەین پێویستی بە هاوکاری داراییە پێویستی بە کەلوپە لە پێویست بەشتە ئێمە بە تەنسیق لەگەڵ ڕێکخراوەکانی تر کە پەیوەندیمان هەیە ئەتوانین بینێرین بۆ شوێنێکی تر تا هاوکاری مادی وەرگێ. زۆر باشە من دەمەوێت بزانم ئەوەی ئەوەندەی کە ئێوە لە ناو گرفتەکانن و لە ناو خێزانەکانن ئێستا شیرازەی کۆمەڵایەتی ئێمە چۆنە ئایا وەکو ڕابردووماوە یاخود ناوەروە ڕێنمایی و نەسیحەتی ئێوە بۆ خێزانەکان چۆنە لەوەی کە ڕەنگە ئەم قەیرانەوە ئەم زروفە شتێ پەڕێنرێ بەڵام گرنگ هێشتنەوەی کۆڵەکەی خێزانە بە محکەمی لەوەی کە خێزانەکەی خۆت بهێڵیتەوە واتە پێشبینیتان چۆنە بۆ دۆخەکە گەر بەم شێوازش بەردەوام بێت. بەڕاستی لە ئێستاە من ناتوانم بڵم گەشتبینم بە بەو کێشە خێزانیانی کە هەن چونکە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ کێشە خێزانیەکان ڕوو لە زیادبوونە و چارەسەرکردنیشی ئەگەر دۆخەکە بەم شێوە بڕوا چارەسەرکردنیشی ئاسان نابێ بۆیە هیوادارم کە ئەو خێزانانی کە هەتاکو ئێستا بە شێوەیەکی ئارام و باش ماونەتەوە بۆ شێوەیە بەردەوام بن ئەو خێزانانشی کە کێشیان هەیە بتوانن چارەسەری کێشەکانی خۆیانیان بکەن بە شێوەیەکی ئاشتیانە بتوانن کێشەکانیان چارەسەر بکەن و ڕەچاوی ئەم بارودۆخە بکەن وەکو بەڕێز باسی کرد ئەم بارودۆخە بێگومانین تی ئەپەڕێنین بەڵام تا چەند خێزانەکان ئەتوانن لەم بارودۆخەیە بەیەکەوە تێپەڕێنن چونکە ئەگەر وا بڕوا لەوە چێ زۆربەی خێزانەکان پەرتەوازە بن لەواچێت هەنێ لە خێزانەکان هەڵوەشێتەوە هەنێ لە خێزانەکان بە موعەلەقی بمێننەوە بۆی هیوادارم کە باشتر بتوانن کێشەکانی خۆیان چارەسەر بکەن وەرگرتنی ڕاوێژی یاسایی کۆمەڵایەتی دەرونی لە ئێستاە زۆر گرنگە بۆ خێزانەکان چونکە بەڕاستی هەنێک لە خێزانەکان خۆیان پێیان وایە خۆیان ئەتوانن کێشەکانی خۆیان چارەسەر بکەن یان مەسەلەن پیاوەکە خۆی زۆر بەڕاستە زانێ ژنەکە زۆر خۆی بەڕاستە زانێ یان کەسی سێم تەداخولەکە لە ناو خێزانەکانەکە ئەمە لە کۆمەلگای ئێمە زۆر باوە دایکی کوڕەکە بێ دایکی ژنە کچەکە بێ ئەمە کێشەکە زۆر جار قوڵتر ئەکەن چونکە هەمیشە بەسەلەن دایکی کچەکە لە بەرژەوەندی کچەکەی خۆی مەسەلەن قسە ئەکا دایکی کوڕەکە لە بەرژەوەندی کوڕەکە بۆی سەرکی ئێمانە کێشەکە قورستر ئەکەن ئێمە چەندین خێزانمان هەیە لەم ماوەی کەرنتینەیە لەم
لەم 5-6 مانگەیە ماوەتەوە لە ماڵی باوکی مەسەرەن هیچ کەسێک لی نەپرسیوەتەوە هیچ کەسێک نهاتووە ئەم پێی وایە کە ئەگە تەلەفۆن کا بۆ مێردەکەی ئەمە تەنازولە ئەمە ئاڵێ بۆچی ئەو تەلەفۆن بۆ بناکەیان بۆ کەسێک نیا بە شوێنمە سێرەکەیت ئەمە گوێ لە قسەی دەوروبەر ئەگرن بەڵام زۆر جار ژنومێردەکە خۆیان حیاتی خۆیان باشتر ئەزانن بۆیە زۆر گرنگە کە ڕاوێژ وەرگرن و ئێستا هەم لە ڕێگەی پیج ئۆنلاینەکانەوە هەم لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانەوە هەم بوونی سنتەری ڕاوێژکاری خێزانی هەیە کەسانی شارەزا و پسپۆر هەن لە بوارەیە زۆر ئاساییە بۆ لە کۆمەلگای ئێمە تاکو ئێستا خەڵک پێی عیبە سەردانی پزیشکی دەرونی بکە ئێمە هەمومان لەم حاڵەتەیە پێویستمان بە چارەسەری دەرونی هەیە پێویستمان بە ڕاوێژی دەرونی هەیە زۆر باشە بوو بەرەکەک دێنێ زۆر بە کورتی لەبەرەی دەرفەتمانەوە خاتوشەخان دەمەوێت بزانم لە دیوی ئابووری ڕۆڵی ڕێکخرا و خەڵکی خێرخواست چۆنە بۆ کەمکردنەوەی گرفتە داراییەکان لە ناو خێزانەکاندا و ڕۆڵی زانایانی ئاینیش لەم زروفەیە هیچ هەیە بۆ چارەسەرکردنی گرفتە خێزانیەکان؟ ئەو ڕێکخراوانەی وەکو ئێمە کە ڕێکخراوی لۆکەڵین ئێمە بەڕاستی توانایکی دارایی ئۆتۆمانیە بتوانین ئێمە کێشەی خێزانەکان لە ڕووی داراییەوە چارەسەر بکەین بەڵام کەسانی خێرخواز ئەوەی کە لە ماوەی ڕابردووە بینیمان زۆربەی زۆری کێشەی ئەو خێزانە کەم دەرامەتانە کەسانی کەمەندام و بێتوانە لەلایەن ئەو کەسانەوە بۆ کە خێرخواز بوون و مامۆستایانی ئاینیش بێگومان ئەبێت ڕۆڵێکی زۆر باشیان هەبێ لەم حاڵەتانەیە و بێگومان ئەوش زۆربەی کات خۆیان باس لەوا کە مامۆستایانی ئاینی کە چەند ڕۆڵیان هەبووە لە گەڕانەوەی خێزانەکان بۆ لای یەکتری بەڵام ئەممانەی ئەوە نیە تۆ بە زۆر دوو خێزان بگەڕێنیتەوە بۆ لای یەکتری بەس لەبەرەوەی پێی بڵێ نابێت تەلاق بدرێیان جیامە بەرەوە باشترە چونکە ئەو خێزانەوەکو باسم کرد زۆر جار جیابوونەوەیان باشترە وەک لەوەی کە تۆ بە زۆر بۆ ماوەیەکی کاتی بیان گەڕێنیتەوە لای یەکتر و کێشەکانیان گەورەتر بێ بەڵام بەداخۆ ئەوەی کە من بینیم لەم ماوەیە ئەوە بوو کەمتر قسە لەسەر کێشە خێزانیەکان ئەکرا زیاتر مەسەلەن کە ڕووداوێک ڕوئەیە کە ژنێک ئەکوژرێ کە ژن و پیاوێک لە یەکتری جیابنەوەیان حەدەسێک ڕوئەیە قسەی لەسەرکرێ بەڵام بەردەوام هەبوونی پەیامی ئاشتەوایی هەبوونی ڕێنمایی بۆ خێزانەکان زۆر گرنگە زۆر باشە خاتوشەخان هەمەڕەشید بەڕێوەبەری ڕێکخراوی هاریکای ژنان سپاس کە میوانی بەرنامەکە ئایزان وشانەوە دەگرین و دەگەڕێنەوە لاتان بەڵازیان دەچینە لای بڕگەی یادەوەری بزانین ئەو ڕووداوە مێژوانەی کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕوویان داوە چین و کە گرنگن بۆ هەرێمی کوردستان پێکەوە بینەریان دەبین. بیستوسەی شەشی ساڵی 1963 لە سێدارەدانی شاعیر و لێکۆڵەر و ڕەخنەگری گەورەی کورد شێخ مارف بەرزنجی لەلایەن دەسەڵاتی کۆماری نوێی عێراقەوە شێخ مارف بەرزنجی مانگی 2 ساڵی 1920 لە گوندی قادرکەرم لەدایک بووە و سەر بە تەریقەتی قادری بووە. خوێندنی سەرەتایی لە قادرکەرم و ناوەندی لە کەرکووک بووە. ساڵی 1944 دەچێتە شاری بەغدا و لە کۆلێژی ماف وەردەگیرێت. ساڵی 1939 دەبێتە یەکێک لە ئەندامە چالەکەکانی حیزبی هیوا کە حیزبێکی نەتەوەی کوردی بووە. پاشتر دەبێتە سەرۆکی شارەوانی کەرکووک و بە هۆی ناڕەزایەتی و خۆپیشاندانی خەڵکی کەرکووک مانگی 9 حوتی ساڵی 1959 دەستگیر دەکرێت و دەدرێتە دادگای سەربازی و پاش 4 ساڵ لەو بڕیارە لە سێدارە دەدرێت. زۆربەی زۆری بابەتە ڕۆشنبیری و ئەدەبیەکانی بە ناوی پشکۆ بڵاو کراوەتەوە. بیستوسەی شەشی ساڵی 1970 کۆچی دوایی زانە و شاعری کورد مەلا حەسەنی کوڕی مەلا عەبدولقادری مدەڕیسی بیارە ناسرە و بە شاهۆ یەکێک بوو لە شاعرە دیارەکانی ناوچەی هەورامان کچازای شێخ عومەری زیائەدینی تەوێڵەیە شاعرێکی خوانەس و نیشتیمان پەروەر بووە پەنجەی خسۆتە سەر دواکەوتویە کۆمەڵایەتەکانی کۆمەڵگە و بە گەشت نەخوێندەواریدا چۆتەوە. شاهۆی شاعیر ساڵی 1882 لە شارەدەی بیارە لەدایک بووە ماوەیەک بۆتە قازی هەڵەبجە. 23 شەشی ساڵی 1989 کۆچی دوایی سیاسەتمەداری سووری و دامەزرێنەری حیزبی بەعسی ئیشتراکی عەرەبی میشێل عەفلەق لە تەمەنی 79 ساڵیدا و لە شاری پاریس و ناشنی تەرمەکەی لە شاری بەغداد. ناوبراو ساڵی 1910 لە دیمەشق لەدایک بوو و خوێندنی زانکۆی لە پاریسی پایتەختی فەڕەنسا بووە. پاشتر گەڕاوەتەوە دیمەشق و کۆی ژیانی لە نێوان شارەکانی بەیروت و قاهیرە و بەغدا بووە. دایک و باوکی جوولەکە و گاور بوون و
خۆشی بەهۆی کاریگەری خوێندنی فەڕەنساوە زۆر دژایەتی ئیسلامی کردووە و خۆشی لەسەر مەسیحێتی ئەرسەدۆکسی بووە. میشێل عەفلەق لە دروستکردنی دیکتاتۆرەکانی سووریا و عێراقدا ڕۆڵی هەبوو بە جۆرێک لەباری سەدام حسێنەوە دەڵێت سەدام دیاری ئاسمان بوو بۆ بەعس و دیاری بەعسیش بوو بۆ نەتەوە. بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان. بابزانین لەمڕۆدا نرخی دراوەکان چمەنی ئێرانی بە تایبەتی لیرەی تورکی و دۆلاری ئەمریکی و چەندرایەکی دیکە بەراورد بە دیناری عراقی نرخیان چۆنە، چەند دابەزیون یا چەند بەرز بوونەتەوە گەرچی لە ڕۆژانی ڕابردووداوەی کە دیار بوو چمەنی ئێرانی بوو بە ڕێژەیەکی زۆر بەرچاو و دابەزینی بەخۆیەوە بینیوە کە ڕەنگە لە مێژوودا ئەو ئاستەی تۆمار نەکرابێ بۆیە پێکەوە دەچینە لای ئەو بڕگەی و بزانین نرخی دراوەکان چۆنە. مامۆستایەکی بەشی یاسا لە یەکێک لە خوێندکارەکانی پرسی ناوت چییە؟ خوێندکارەکە وەڵامی دایەوە و ناوی خۆی پێوت. مامۆستاکە خوێندکارەکەی کردە دەرەوە بێ هیچ هۆکارێک. خوێندکارەکە وڵیدا بەرگری لە خۆی بکات کە هیچ هەڵەیەکی نەکردووە لە ناوغۆڵەکەدا. مامۆستاکە زیاتر تووڕە بوو بۆیە سوور بوو لەسەر کردنە دەرەوەی. خوێندکارەکە چووە دەرەوە بەڵام زۆر هەستی بەو نادادگەریە کرد کە بەرامبەری کراوە. سەرەڕایەوەش هەموو خوێندکارەکانی دیکە بێدەنگ بوون. مامۆستاکە دەستی کرد بە وانەوتنەوە و پرسیاری لە خوێندکارەکان کرد پرسی یاسا بۆچی دانراوە. یەکێک لە خوێندکارەکان وتی بۆ ڕێخستنی هەڵسوکەوتی تاکەکانی کۆمەڵ. یەکێکی دیکە لە خوێندکارەکان وتی تا جێبەجێ بکرێت. یەکێکی دیکە وتی تا دەسەڵاتدار ستەم لە بێدەسەڵات نەکات. مامۆستاکە وتی بەڵێ، بەڵام ئەمە بەس نییە. یەکێک لە خوێندکارە کچەکان دەستی بەس کردەوە وتی بۆ ئەوەی عەدالەت جێبەجێ بکرێت. مامۆستاکە وتی بەڵێ، ئەوە وەڵامی ڕاستە تا عەدالەت جێبەجێ بکرێت. اینجا مامۆستاکە پرسیاری کرد ئێستا سوودی عەدالەت چییە؟ خوێندکارەکە وەڵامی دایەوە بۆ ئەوەی مافی خەڵک بپارێزرێت و کەس ستەم لە کەس نەکات. مامۆستاکە پرسیاری کرد بێ هیچ ترسێک و زۆر بە ڕاشکاوی وەڵامم پێ بڵێن ئایا من ستەمم لە هاوڕێکەتان کرد؟ هەمویان بە یەک جاروتیان بەڵە. مامۆستاکە زۆر بە تووڕێوتی ئەی باشە بۆ هەمووتان بێدەنگ بوون و هیچتان نەوت؟ مامۆستا بۆشی کردنەوە سوودی یاسا چییە؟ ئەگەر ئازایەتی ئەوەمان نەبێت کە بتوانین جێبەجێی بکەین، ئەگەر ئێوە بێدەنگ بن کاتێک کەسێک تووشی ستەم لێکردنێکە بێت و نەتوانرێ بەرگری لە حەق بکات، ئەوە ئێوە مرۆڤایەتی خۆتان لەدەست دەدەن. مرۆڤایەتی بوون بە هیچ شێوەیەک جێی مامەڵەکردن و مساومە نییە. مامۆستاکە خوێندکارەکەی کە دەری کردبوو دەرەوە بانگی کردەوە و لەبەر چاوی هەموو خوێندکارەکان داوای لێبوردنی لێ کرد و وتی ئەمە وانەیە ئەمڕۆتان بوو. دەبێت ئێوە لە ناو کۆمەلگادا ئەمە جێبەجێ بکەن لە هەموو ژیانتاندا بۆ بەدیهێنانی مافی یەکسانی و دادگەری. وڵی جەلالەوە لەزان کۆمیش بام لات کرایتە دەرەوە باوڕێکانم گیان لێ بێزان ئاوات بخۆم دایشون سێری مامۆستامە کرد محازەرە بوو وتی بڕۆ دەرەوە هەمووی ئەوە سیران چیەوە بابەتەکە باسی لە یاسای دەوڵەتان بوو باسی لە سەپاندنی یاسا بووە سڵتە بوو ئێمە من بە شازێکی کەوە ینی بۆ شازە نەبوو
وەسەوەم بیرکەوتەوە کە ئەوە خوێندەوە لەسەر داهات نەجواب نەخێر زۆر بەداخەوە من کراومەتە دەرەوە لەسەرەوەی کە کتێبم نهێنا بوو هاوڕێکم لەسرم بە جوابە ئەویشان کردە هاوڕێکم دوای هات بە شوێن ماوەتی ماوسەتی بتوتم نایم کاکە بۆ منی کردۆتە دەرەوە چۆن نیەمە ژوورەوە زۆر باش شتێکی وا بوو. بینەرانی عزیز دیارە لەم تەورەیە دەمانەوێت بزانین هوشیاری تاک چۆن بێت بۆی کە بەرگری لە مافی خۆی بکە بەڵام ئەمڕۆکە ئایا تەنها بەرگریکردن لە مافی خۆت لە کۆمەڵگەی ئەمەدا بەستە یاخود چەند جۆر وەرگرتنی مافەیە چۆن بە شوێن جێبەجێکردنی عەدالەت و دادگەریدا بگەڕێت. لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز عوسمان شێخ سدیق پارێزەرمان کردووە. عوسمان زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر بێت. زۆر بەخێر بێت. سپاس بۆ بەڕێزشتان سپاس بۆ ئەم باس و بابەتە کە بەڕاستی بابەتێک و باسێکی گرنگە بە تایبەتی بۆ واقعی هەرێمی کوردستان و بۆ تاک بە تاکی ئەم کۆمەڵگایە. چەند جۆر وەرگرتنی مافمان هەیە بە تایبەتی لە کۆمەڵگەی ئەمە پێم وایە شیرازەی وەرگرتنی ماف زۆر تێکچووە. بەڵێ دیارە ئەگەر لە ڕووی یاسایەوە بە وردی باسەکەم پێم وایە بە کات و باسێکی زۆر و شتێکی تۆزە مومیلە ئەو ئامانجەی کە بەرنامەکە هەیەی وەکو پێویستنەی پێکێت چونکە شتێک ئێمە ئەمانەوەی هاوڵاتیان بەگشتی تێبگەن مافەکانیان و هۆشیاری تاک و وەرگرتنی چۆنەتی وەرگرتنی مافەکانیان و ئەم مافانە ئایا تەنها بە تاگوەرە ژیرەیانەوە پێویستی دەستە جەمعی کۆمەلگا تاگەکانی تری کۆمەلگاوەکو ئەو نمونەی جەنابەت خوێندکارەکە جێڕاتەوە چۆن دەتوانین بەیەکەوە مافەکانمان وەرگین چونکە هەندێک جار هەیە مافەکان مافی تاکێکیشە پێویستە کۆمەلگا و تاگەکانی کە لەسەری بەجوابێن. لە ڕووی یاساییەوە و بە شێوەیەکی گشتی لە ڕووی هۆشیاری یاساییەوە کە هەموو تاکێک لەو کاتەوە کە لە دایک ئەبێەوە تەنانەت لە ڕووی ئاینیشەوە لەو کاتەوە کە پێش لە دایک بوونیشی کۆمەڵە مافی هەیە بەڵام یەکێک لە گرنگتر لە بەقەدەر چەندە ماف گرنگە بەقەدەر ئەویش هاوتەریب لەگەڵ ئەو گرنگێشە ئەوەیە کە ئەو تاکە هۆشیار بێ بە مافەکەی خۆی ئەو تاکە هەموو تاکانی مافەکانی خۆی هۆشیار بێ کە مافەکانی چییە مافی ئەم بەرامبەر لە بەرامبەر دەسەڵاتی سیاسیاتە مافی ئەم بەرامبەر دام و دەستگاکانی کە لە وڵاتە هەیە چییە وە زەمانەتەکانی چین و ئەو دەقە یاساییانە کە مافەکانی پارێزراوە و مەسەڵەن مافەکانی تا چەسپێنراوە بیزانێ چونکە یەکێک لە قۆناغە گرنگەکانی مێژووی مرۆڤایەتی کە لە تاریخی قانونی شاق هەموو خوێنکارەکانی سەرەتای قۆناغی لە قۆناغی یەکی خوێنکاری قانونەوە ئەوە ئەخوێنن کە یەکێک لە قۆناغە گرنگەکەم بریتی بۆ لەوەی کە لە کاتی خۆیان ڕۆمانیەکان دەسەڵاتدارەکانی ڕۆمانی پاشاکانی ڕۆمانی یاساکانیان شاردوتەوە لە هاوڵاتەکانیان بۆ ئەوی نەزانن مافەکانیان چییە تاکو کاتێک ئاماز لەمەچی بۆ ئەوی کات داوای مافەکانیان نەکەن تۆ کە تا مافی خۆ نەزانین چێ ناتوانانی هەشتێکیان بەسەرا جێبەجێکردم و ویستیشی خۆیان بێ کاتی هاوڵاتی ویستێتی ئەوە چێک توانە ئەوە یاسایە ئەوەی بەپی یاسای ئەم وڵاتە وایە بەڵام ئەم یاسایانە ئاشکرا نەبوون بۆ تاکەکانی کۆمەلگا بۆیە وشیار نەبوون بەرامبەر مافەکانیان یەکێک لە قۆناغە هەرە گرنگەکان بریتێ بۆ لەوەی کە دۆزینەوەی 12 لەوحەکە ئەوەی شەکە لە قۆناغە گرنگەکانی مێژووی با بڵین لە ڕووی یاساییەوە ئەو مێژووی مرۆڤایەتیە کە کاتێک هۆشیار بۆ مافەکانی لەویایە ئەو 12 تابلۆ دۆزراوەتەوە کە تایە مافەکانی ئەو هاوڵاتیانە بەڵام ئەم مافانە ئاشکرا نەبوون بۆ هاوڵاتەکان لای دەسەڵاتدارەکان بۆ بەویستی خۆیان بەکاریان هێناوە کاتێک هاوڵاتەکان هۆشیار بوون بۆی کە مافیان چی ئەو کاتە بەپی ئەو 12 تابلۆیە لە کاتی خۆیان و لە زەمەنی خۆیان داوای مافی خۆیان کردووە وەزانیویانە بۆیە یەکێک لە قۆناغە گرنگەکان ئەوەیە یاساکان کە تۆ هاوڵاتەکان تاکەکان هۆشیار بن بەرامبەر مافەکانی خۆیان ئەمە قۆناغێکی زۆر گرنگە و پێم وایە تا ڕادێک ئێستا لە هەرێمی کوردستاندا ئەگە بینە سەرواقعی هەرێمی کوردستان تا ڕادەیەک لەم چەند ساڵی ڕابردووە تا ڕادێک تاکەکان ئەو قۆناغێکمان بڕی و هۆشیارن بە مافەکانیان ئەزان دەوڵەت چی ئەزان ئەرچی ئەمان لەسەر دەوڵەت چی ئەسان ئەمان سامانی ئەم وڵاتە مافی ئەمانی تایە ئەمە پێوە دەوڵەت پارێزگاریان لێ بکە حکوومەت بژێوی ژیانیان بۆ دابینکە لە ڕووی ئەمنەوە بیان پارێزێ و لە ڕووی هەلی کارەوە و هەموو تاکێکی ئەم وڵاتە بەپێی یاساکان و بەپێی دەستور و بەپێی هەموو بنەما یاسایەکان بەشدارە و مافی هەیە لە دیاریکردنی دەسەڵاتی سیاسیە لە دیاریکردنی دەسەڵاتە خۆجێیەکانە لە دیاریکردنی لە گۆڕینیانە لە هێنانە سەرکانیانە لە لێپرسینەوەیانە لە سکاڵا لەسەرکردنیانە ئەمە مافی هاوڵاتیانە کاتی هاوڵاتیەکان هۆشیار بوون بەرامبەر ئەم مافانە و ئەتوانن داوای مافەکانیان کرد بەڵام قۆناغێکی گرنگتر لەمە کە قۆناغێکی پێم وایە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە یەکێک لە کێشەکانمان ئەوەیە کە
دوو خاڵکە پێویستە بۆ وەرگرتنەوەی ماف، دوو ئیرادەی تاک تۆ تاتێ هۆشیاری بەرامبەر مافەکەت، بەڵام ئایا تەنها هۆشیاری بەسە؟ چەندە ویست و ئیرادەت هەیە، چەندە ئامادەی قوربانیدانت هەیە لە پێناوی بەدەستهێنانی مافەکەتدا و ئەو مافی کە هەتە بۆ دەرکەوتۆ کە مافت هەیە ئێستا هەموو هەرێمی کوردستان ئەزانێ، هەموو موچەخۆرێک ئەزانێ مافی هەیە لەسەر دەسەڵاتی سیاسی و لەسەر حکوومەت و لەسەر دامەزراوەکان. یعنی بۆ نمونە کە حەدەسێک ڕووەدا خەڵک ئەزانێ دامەزراوەیەک ئێستا و هۆشیاری هەیە کە ئەرکی چییە، بۆ داواکاری گشتی مەسەرەن سکاڵایە تۆمارەکە لەسەر بۆ کەناڵێک، لەسەر کەسایەتیەک، لەسەر ڕۆژنامەنووس، لەسەر کۆمنتێک، لەسەر شتێکی لەو بابەتە خەڵکی تیاگەڵێت ڕاستە ئەوە، بەس ئەرکەکەی تۆ هەر ئەوە نییە. ئەمە هۆشیارە گرنگە بەرامبەر دەستگا، بەڵام گرنگتر لەمە بریتە لەوەی کە ئیرادەی تاکەکان بۆ ئەوەی کاتێکە زانی مافەکەی پێشێل کراوە چەنە ئیرادەی هەیە، تا چەنە ئیرادەی هەیە ڕوبەڕووی ڕێگا جۆرا و جۆرەکان بگرێتە بەر بۆ وەرگرتنەوەی مافەکەی. ئەمە خاڵێکی گرنگە. دوو و تا چەند تاکەکانی کۆمەلگا هۆشیارن بە کاری دەستە جەمعی بەیەکەوە بەدەنگ دێن لەسەر مافی یەکتر. ئەمە یەکێکە لەو پێوەرانی کە ئەتوانم بڵم لە ئێستادا لە دنیای نوێدا کۆمەلگا پێشکەوتوەکان و گەلە وشیارەکان و میلەتە پێشکەوتوەکان و هۆشیارەکانی پێجیاگرێتەوە لە کۆمەلگا یاخود میلەتە دواکەوتوەکان یا ناهۆشیارەکان کەم هۆشیارەکان چۆن ناویێنە. یەکێکە لەوانە نمونەی ئەوەی کە ڕەشپێستێک ڕەگەزێکی کە لە وڵاتێکی وەکو ئەمریکادا کاتێک کە پێشێل بەرامبەر مافەکەی دەکرێت لە پێش ڕەشپێستەکانی ترەوە سپی پێستەکان دێنە سەر جادا داوای مافیا بێتە حەدەسێکی زۆر گەورە نەک لە ناوخۆی ئەو وڵاتەیە تەنانەت لە هەموو دنیادا. ئەمە ئەم هۆشیاریە دیارە مافی خۆیان زانیوە، خۆناغی هۆشیاری بەرامبەر مافیان تێپەڕاندووە و ئێستا لە خۆناغی پارێزگاریکردن لە مافەکانی خۆیان و ئەوانی تریشیانن دڵنیان کە ئێستا ئەگەر ئەمڕۆ مافی هاوڕێکی پێشێلکرێ ئەوە پێشێلکردنی بەیانی ماشی ئەم پێشێلەکرێ. ئەم هۆشیاری کارکردنی دەستەم جەمعیە ئەمە زەڕورە بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان لەم خاڵەیە پێم وایە ئێمە تا ڕادەیەک چۆنەڵی لە دواوەی کەواتە لە تاکەکەی هوشیاریمان باشترە لەوەی کە لە ئاگایی بە مافەکان تا ڕادێکی زۆر قۆناغێکی باشمان بڕێەوە، بەڵام لە پارێزگاریکردن لە مافەکان لە بەدەنگ هاتن لە بەرامبەر پێشێلکاری مافەکانە لەوەدا لاوازن. دیارە ئەوەش هۆکاری جۆرا و جۆری هەیە، یعنی هۆکاری سیاسی هەیە، هۆکاری کۆمەڵایەتی هەیە، لەوانی هۆکاری ئاینی هەیە، هۆکاری مەسەلەن لە مێژوویی هەیە، چەندەها هۆکاری جیاوازی و پێویستی بە دراسەیەشی لەوانەیە زۆر ورد هەبێ، بەڵام بەدڵنیاوی لەو خاڵەیە ئێمە لە قۆناغی چۆنەڵی دواوەداین. زۆر باش کاوسمە. ئێستا هەندێک کەسایەتی لە هەندێک شوێن و دەستگا کار دەکەن ئەگەر مافێکیان پێشێل بکرێ پێیان ئاساییە بە جۆرێک ئەگەر داوای بکەن یا داوای نەکەن بە وەفاداری بۆ دەستگاکەی دەزانێت. ئێستاش هەندێک خەڵکمان هەیە بۆ نمونە حزبیە، ئێمە دابشکاری حزبیمان هەیە لە هەرێمی کوردستان، ئەگەر بێت و بەدەنگ یا داوای مافی موچەکەی خۆی بکە پێی وایە ڕەنگە خیانەت لە حزبەکەی خۆی بکە یا بە جۆرە جۆرەکان دڵی گەورەکانی خۆی دێشێنێت. ئێمە چی بکەین لەوەی کە لە بابەتێکی سیاسی کە ئێستا هەمووی هەرێم گیرۆدەیە بەدەستیەوە تا بابەتێکی زۆر ئاسایی لە شوێنێک لە دەستگای کار دەکەی لەوەی کە بە دەنگ مافی خۆتەوە بێ، مافی تاک و مافی گشتی. پرسیارێکی وەجیهە ئەگەر ئینسان لە هەر دەستگایەکە لە هەموو دامەزراوەیەکی گشتیدادا ئەگەر ئامانج لەو بوونی لەو دامەزراوەدا کە بەپێی فەلسەفەی هەموو دامەزراوەکان بۆ نمونە ئەم کەناڵی پەیامە هەموو کەناڵەکانی تر هەموو هێزە سیاسەکان ئەگەر لە پەرۆ پرۆگرامیان بخوێنێتەوە ئامانجی سەرەوەیان بریتێ لە پارێزگاریکردن لە مافی هاوڵاتیان و بەدەستێنانی مافەڕاواکانیان. یعنی ئەمە تایتڵی هەموو دەستگاکانە. دەستگایەکی ئەعلامی ئەڵێ ئامانجمان ڕاستی بگەین بە یەک و مافەکانیان مافی هاوڵاتیان هۆشیار بن بەرامبەر مافەکان و بەرامبەر ڕووداوەکان و جۆرە لە جۆرەکان ئەو هۆشیارە بووی مافەکانیان بەدەستێت. ئەم تاکە ئەگەر ئامادە نەبێت لە پێناوی مافەکەی خۆیدا دەنگ هەڵبڕێت داوای مافەکەی خۆی بخات چۆن باوەڕی پێکەی چۆن ئەتوانێت داوای مافی ئەوانی ترکرا پێم وایە بێتە درۆیەکی گەورە ئەو مەسەلە عەرەبیەش کاڵێ ئەوەی بۆ خۆی نەبێ من لەم یەکون لنەفسی فکەیف یەکون لغەیریه. یعنی فعلا ئەوە ئەگەر تۆ بۆ خۆت نەبی چۆن بۆ خەڵکی کە ئەبی، تۆ مافی خۆت نەپارێزی چۆن مافی خەڵکی کە ئەپارێزی. و ئەوە پێم وابێ جۆرێک لە ئایدۆلۆژیای حیزبی لە
لە قۆناغێکە و جۆرێک لەگەر ڕێزمدا گەوجاندنی تا ئەندامە حیزبەکان و ئەندا کە تۆ شەرمە داوای ئەوە بکەیت تۆ ئەبێت تەسحیە بدەیت تۆ ئەبێت ڕاست ئەو کەسی بەڵام وات پێڵێ ئەو ئامادەیە بۆ شێوە تەسحیە ئەگەر تەسحیە لە پێناوێکی پەیامیشی باڵا بێ هەمومان بەیەکەوە تەسحیە بدەن ئەبێ هەمومان بە تەسحیە بەس ئەو بێوێ ئەمە تەسحیەدانی ئەمە تۆ خستنە بەر چۆنەڵی وەک بڵێ وەک گولەکەیەوە بۆ پارێزگاریکردن پێم وایە هەموو تاکێک ئەگەر بێت و لە هەر دەستگایەک بێت لە هەر جێگایەکە پارێزگاری لە مافی خۆی نەکات وەک مافی خۆی پارێزراو نەبێت بە هیچ شێوەیەک جێی باوەڕ نییە کە ئەو کەسە لە پێناوی پاراستنی مافی ئەوانی ترا لەو دەستگایە لەو جێگایە کارەکە و پێم وایە خۆ هەڵخەڵەتاندنیشە لەبەرەوە بە دڵنیاییەوە پێویستە تۆ مافی خۆت داوا بکەیت و ئەو شەرمەژ نەمێنێەوە چونکەەوە شەرمێکی چۆنڵی زەرمەندانەیە زەرری لە ئەکرێت کاتۆ کە لە پێناو بەدەستێن شەرم بکەیت لە بەدەستێنانی مافدا بە جۆرە لە جۆرەکان هەڵت خەڵەنەوە جۆرەکە لە هەڵخەڵەتان و لە بێ چۆنەڵی ناوشیارکردن ئەمە شتێکی مێژوویشە ینی هەر شتێک نیە لە ئێستاە هەبێ لە قۆناغەکانی پێشووە قورئان مەسەلێکی جوانمان بۆ ئەجێڕێتەوە یەکێک لەوانە کە باسی فیرعون و قومی فیرعونەکاڵێ ئەفەرمێ فیرعون فاستەخەفە قەومەه لە ڕووی عەقڵ و لە ڕووی تێگەیشتنەوە تەضعیفی کردن فەعەطاعو بۆی شوێنی کەون یعنی ئەمە ئەم تەضعیفی عەقڵا ئەم لاوازکردنی هۆشیاریە کە باسی ئێمەیە شتێکی مێژوویە هەموو دەسەڵاتێکی سیاسی لە هەموو قۆناغێکە لە هەر شوێنێکە ئەگەر چەندە بۆی بلوێ کەم دەسەڵاتی سیاسی هەیە زۆر بەکەمی کە حەز بکە هاوڵاتیەکانی هۆشیار بن چونکە لە بەرامبەر هۆشیاریە ئەو ئەبێ ئەو سوڵتەی ئەو کەمە بێتەوە چۆنەڵی پێشالکاریەکانی ئەبێ کەمتر کاتەوە زیاد و ڕۆیەکانی تۆغیانەکەی بە عیبارە قورئانەکە بکەم کاتەوە و هەتا هۆشیاری تاگی زیاد بێ ئەبێ ئەمان چۆنەڵی زیاتر مافەکان بۆ تاکدا پێشابێ لەبەر ئەوە چۆنەڵی کۆتوبەندکردنی دەسەڵاتی سیاسی یاخود هەموو دەسەڵاتدام و دەستگاکان یەکێک لە کۆتوبەندکردنەکان بۆ ئەوەی وەکو وەحشێکیان لێ نەیە هەمووان قودەن بریتێ لەوەی تاک هۆشیار بێ مافەکانی بچڕێنێ لێ هەر کەسە بەشێکی لێ بچڕێ و کۆتوبەندی کا بە مافەکانی و داوای لێ بکات بۆ ئەوەی ئەو دەسان بەڵام ئەگەر ئەو هۆشیاریە نەبوو و شوێنکەوتنێکی کوێرانە هەبوو و تۆ مافی خۆت نەپاراست چ جای مافی خەڵکانی کرد چۆن نەتوانی پارێزی و بە دڵنیاییەوە پێم وایە ئێمە لەو قۆناغەیە پێویستمان بە زۆر باش کاک عوسمان تاک چۆن بتوانێت هۆشیاریەکە بەدەست بێنێت چۆن ئەو هۆشیارە بەدەستێت کە تاکێک بتوانێت کە بە کۆدەنگی هەموو لایەنێک بتوانێت ئەو هێزە دروست کات کە ئەو مافی بەدەست وەربگرێتەوە بۆ منە ئەوەی کە باسی کرد هاوڵاتیەکی ڕەشپێست و سپی پێستێک سپی پێستەکە دێت داوای مافەکەی ڕەشپێستەکە دەکات واتە ئەو جیاوازی چییە ینی بۆ منە هاوڵاتیانی ئەوێ لەگەڵ ئێمە چ جیاوازێکیانێت لە کاتێکدا ئەوان بە هەموو ڕوویەکە ئاگاداری سیاست نین ئاگاداری قەیران نین ئاگاداری وەزئی دارایی نین زۆر گرنگی بۆ شتان نادەن معلومە بەڵام لە وڵاتی ئێمەدا ئاگاداری هەموو شتەکانن بۆ ئەو هۆشیارێنە لە هەرێمی کوردستانەوە چی بکرێت بۆ ئەو هۆشیارە بەدەست بێنێت بە بۆچوونی من یەکێک لە هۆکارە سەرنجیەکان بریتێلەوەی کە ئێمە هەر کەسە پەروەردەیەکی تا ئێستا لە هەرێمی کوردستانە پەروەردەیەکی سیاسی و پەروەردەیەکی سەقافی و فەلسەفی ڕوون نییە بۆ هەموو تاگەکانی کۆمەلگا سیستەمێکی پەروەردەیی نییە تا هەمومان لەسەر ئەو سیستەما پەروەردە کرابین و هەمومان پابەند بین پێوە یعنی هەوە کوردەواریەکە لە بە عیبارە سادەکە هەر یەکەی لە ئاواز لێدا و خاڵی بەیەکگەیشتن و خاڵی هاوبەش زۆر کەم بۆتەوە و ئێستا لە ڕووی هێزە سیاسەکانە تۆ ئەبینیت چەند هێزێکی معارەزەت هەیە بۆ نمونە چەند هێزێکت هەیە لە دەرەوەی دەسەڵاتی فعلی لە هەرێمی کوردستانە لە دوو کەسایە و لە دوو بنەماڵ و لە دوو هێزایە بەڵام تۆ ئەبینی ئەوە فعلیەکەیە هێزەکانی تر هەمووی داوای مافی هاوڵاتیانەکەن بەڵام ئامادەنین لەگەڵ یەکتردا سازش بکەن لەگەڵێکدا کۆبن لەگەڵ یەکدەنگ بن یەک هەڵوێز بن ئەمە بۆ لەبەر ئەوەی هەر یەکە چۆنەڵی بە ئاوازێک لێ دەدا و هەر یەکە بە بۆیە بۆ ئەوەی کە تاکەکان ئەم وشاریان پێ پێویستە لەسەر فەلسەفەیەکی سیاسی دیاریکە و فەلسەفەیەکی ئاینی دیاریکەوە هەر فەلسەفەیەکی دیاریکە هەمووان هاوبەش بن و تاک خۆشی هۆشیار بێ و تاک هۆشیار بێ بەرامبەر پێشەوە ئەبێ ئەو ینی هۆشیاری بەشێکی پێ حاڵەتێکی ئینسانی و شخصی خۆتە و زائیدەن پێویستە دەستگاکانی ڕاگەیاندن و پێویستە دامەزراوە سیاسیەکان و دامەزراوە کۆمەڵایەتەکان و دامەزراوە پەروەردەی و تعلیمیەکان هەمووان کۆکەنەوە
لەسەر پەروەردەیەکی دیاریکراوە ئێمە هەموو لامان مسلەم بوو لامان سابت بوو کە ئەمە مافی ئەم هاوڵاتیەیە سابتە حەقێکە پێویستە هەمومان لەسەری بەدەنگ بێن با تۆژ نەبێت چونکە ئەمڕۆ تۆنی بەیانی تۆیت ئەمڕۆ لەوە بەیانی لە تۆیە ئەمە کێشەکەیە بۆ نمونە مامۆستایان کاتە موچیان دواکە دێنە شەقامەکان بەڵام فەرمانبەرێکی کە لەگەڵ لا نایەت بۆ کرێکارێک نایە بەڵام ئەو کرێکاری ئەو هوشیارینە کاتێک کە مامۆسایەک موچینێ بە غێر مباشر کاریگەری هەیە لەسەر ئیشەکەی ئەویش لەسەر بازارت ئەم هۆشیارە پێویستە لە هەموو تاگەکە دروست بێت ئەگەر ئەمە دروست بوو و بە پشتیوانی دەستگایەکی ڕاگەیاندن بە پشتیوانی دەستگا پەیوەندیدار و تەندروستی مەسەلەن پەروەردەییەکان بە هەمووی ئەمە دروست بوو و ئەم ئایدۆلۆژیە تەسکی حیزبی و چۆنەڵی تا ڕادەیەک هەندێک جار لە هەندێک هینە ئاینی و حیزبی و مەزهەبیە ئەبێ بڕەوێتەوە شتێکی سەقافێکی مشتەرەک دروست بێ لە نێوانواندا و وەکووتمان جگە لە هۆشیارەکەش ئیرادە هەبێ و تەوجیهیش هەبێ و ئامادە قوربانی دانیژمێ لە پێناوی ئەو کاتە ئەگا بە ئامانج ئەنگینا هەریەکە لە شوێنێک و هەریەکە بە جۆرێک پێم وایە ناگاتە نەتیجە و ئەمڕۆ لە ئەو پەیانی لە تۆیە کاوسمان ئایا تەنها لەمڕۆدا هێشتا ئێمە بەدەستە جەمعیش وەک خۆت ئاماژت پێکرد فەرمانبەر و پۆلیسی هاتوچۆ و مامۆستا و خانەنشین و کرێکار وەمانە ناتوانن یەکدەنگ داوای موچەکە خۆیان بکەن بەڵام ئایا مافی تاک و گشتیەکەی ئێمە تەنها موچەیە فەوتاوە یا زۆر مافیترمان هەیە فەوتاوە بەڵام ئێمە هوشیارنین بەرامبەری بەدڵنیاییەوە خۆی تۆ مافەکانی کەت زۆر مافیکەت فەوتاوە ئەنجا هاتوتە موچە یعنی ئەم موچەیە چۆنەڵی دوافیشەکە بە سەردڵی ئەو خەڵکەوە ئەندێ ئەنجینا زۆر مافیکەی فەوتێنراوە لە مافی ئەوەی کە ئەو بەڕاستی بەستیترین مافیانە مافی موچە ئەوانە بەڵام تۆ مافی لە پێشەوە دەسەڵات دیاریکردنی چارەنووسی سیاسی کەسێک خۆی مافی ئەوەی کە لە دەنگدانە ئازاد بێت تەزویدی ئیرادی نەکرێ هێزێکی کام هێزی سیاسی هەیە و خۆی سیستەمی سیاسی بۆ خۆی لە وڵاتەکەی دیاریکە دەستی هەبێ لە دیاریکردنی هێزە جێگۆرچێ و جێگۆرشێ بە هێزە سیاسەکان ئەمە هیچەکە لە مافەکانیان کاتێم هاوڵاتی ئەو ڕۆژەی کات کە دەنگی تەزویر کرا و ئیرادی تەزویر کرا و نەهاتە دەنگ و بێدەنگی لێ کرد دەرەنجامەکە ئەو هێزەی کە بەستەمکاری دەسەڵاتی ئەوی گرتووەسە و کاروباری ئەوی گرتووەتە دەست ئێستا ستەمیلەکە چونکە ئەو لە پێشەوە ستەمیلە کردووە ئیرادی تەزویر کردووە هاتۆتە پێشەوە ئێستا چۆن ستەمیلێ ناکە لە موچەکە ئەو بۆیە ئیرادی تەزویر کردو بۆی ئەمڕۆ دزی لێ بکە گەندەڵی بکە مافەکەی پێشێل بکە هەمووی بکە بە مەساڵحی شەخصی و بە ڤێلا و بە باڵەخانە و بە معامل و بە چەنەها لە وڵاتان و ئیستثماری پێ بکە طبعا ئەمە کەواتە ئەمە لە پێشووترەوە پێش بەم شێوازە مافوەرە گیرێتەوە ڕۆژێک 50 پۆلیسی هاتوچۆ ڕۆژێکی تر 500 مامۆستا ڕۆژێکی تر دەزیندانی سیاسی و خانمچین و پێشمەرگەی دێرین بەم شێوازە ئایا بە کۆی گشتی دەگەینە مافی خۆمان یاخود دەبێ چۆن ئەو هوشیاریە بەدەست بێنین کە با مامۆستا و فەرمانبەر و خانەنشین و زیندانی سیاسی و کەمەندام و هەمویان پێکەوە ڕۆژێک بێن هێمنانە چکە زۆر جاریش ئەمەی کە هێمنانۆ مەدەنیانە دەیکەن دەستێک دێت تێکیان دەدا هوشیار بین بەرامبەر بەوەی کە ئاڵۆزی دروست نەکرێ و بەڕاستی بۆ مافەکەی خۆمان هاتبین بەدڵنیاییەوە ئەبێ هەموو چین و توێژەکان هەموو شەریحەکان هەموو ئاستەکان بەیەکەوە هاوکار بن بەڵام ئەمەش قۆناغەکانی گەشەکردنی وشیاریەوە کووتم پێم وایە قۆناغێک بردراوە بەڵام قۆناغی زۆریشمان ماوە لەبەرەوە بێ هەموو هەر هێزێک هەر تاشێک هەر گروپێک لە موچەخۆر یاخود کاتێککە مافی پێ شێل دەکرێت ئەوەی تریش لەسەری بێتە دەنگ بەیەکەوە ئەبێتەوە بەڵام کاتێ دەبینێ بۆ نمونە هەموو چۆنەڵی بربەستە یاخود هەموو جیاوازی ئایدۆلۆژی و فکری و سیاسی و حیزبەکان وەلاوەنێ لەسەر خاڵە هاوبەشەکان یەک برن و ئەمانە تاوەکو پەرتەوازە بن و کاریگەریکیش هێزە سیاسەکانی دەورێکی زۆر جار دەورێکی زۆر سلبیان بینیوە لەوەی کە بۆ نمونە هاودەنگ نین لەگەڵ هێزەکانی تردا و لەگەڵ توێژەکانە زۆر جار هاودەنگ نین ئەم نەبوونی متمانەیە لە بینی کۆمەلگا بەگشتی و هێزە سیاسەکانە زۆر لە هێزە سیاسەکان وای کردووە کە جیاوازیەک دۆن چونکە ئەبێ هێزی سیاسی خۆی پێشەنگ بێبەوە یەکێک لە هێزی سیاسی بوو ئەوەیە کە هۆشیاری لە هەمان کاتیشە ئەبێ تاکیش هۆشیاری سیاسی بگێ لە پشتیوانی هێزە سیاسەکاندا تەنها
تەنها بەرپرسیارەتی تاک لەوە دانیە تەنها بە دەنگێک بەشداری بکە و پەنجەیە بکە بە مورەکەبێکە و بەشداری بکە و بڵێ من ئەوە تۆم هەڵبژاردەوە تەنها ئەوە نییە چونکە ئەوە کافی نییە تێگەشوینەوە ئەبێ لە مووقیفە سیاسەکانە لەگەڵ هێزە سیاسەکانیشان لەو مووقیفانەی کە لە بەرژەوەندی گشتیایە لە بەرژەوەندی ئەوایە بە جیاوازی ڕەنگ و دەنگ و هەرچ هێزێکە و ئایدۆلۆژیە پێویستە لەگەڵ بێتە سەر خەت پێویستە لەگەڵ چۆنەڵەی پشتیوانی بکە ئەوە بەدەنگ پشتیوانی کرد لە شەقامیشەوە پشتیوانیکە و زۆر جارە گۆڕانکارەکان لە دنیاشا بەبێ قوربانیدان نەبوون و ئەگەر تاکێک بووە مافەکانی زۆر جیلمان بینیوە یعنی ئەگەر ئەبێ مەڵە من ئەم خۆپیشاندانە ئەەکەم یاخود ئەم تەسحەیە ئەدەم ئەم شۆڕشە ئەەکەم لە پێناوی تەنها خۆمانە لە پێناوی نەوەکانی دوای خۆمە ئەبێ ئەمە هۆشیاریە لای ئەمەش خۆ ناخێشکی هۆشیاریە لای تاشی ئێمە دروست ببێ ئەو کاتە ئەتوانین بگەنە ئاستێکە بتوانێت و خۆشبەختانە تا ڕادەیەک بەرەو پێشەوە چوە بەڵام ناوێتی و بەشێکی هێزە سیاسەکانە بەشێکی هۆشیاری تاکە بەشێکی ئەو گەمە سیاسەیە کە دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانەکەن بەشێکی کاریگەری ئەقلیمیە مێژووی ینی ئەمانە هەمووی کاریگەریانە بەڵام بە یەک ڕیتم وردە وردە بەرەو قۆناغی پێشکەوتووە بۆی هەتا ئەو هۆشیارە زیاتر بێت بەکوتی دو پرسیارم کەم سوۆسیال میدیا پێدوانێ کاریگەری هەبوو لەسەر مدبوونی بەدەستهێنانی مافەکانە بۆ نمونە فەرمانبەرێکە لە ماڵەوەیە دەستخۆشی لە هێزەکانی کارمەندانی هاتوو چۆ دەکا بۆ نمونە کە هاتوون دەستەر شەقامەکان داوای مافەکانیان دەکەن لە کاتێکدا خۆی موچی نییە واتە هەمومان بەس بە پۆستکردن لە سوۆسیال میدیاوە داوای بەدەستهێنانی مافەکانمان دەکەین تا چەند گرنگە کە هەمومان بە کۆدەنگی بڕژێتە سەر شەقام و ئەوەی کە دەسەڵات لی دەترسی ئەوەی کە کاریگەری هەیە لەسەر دەسەڵات و حکوومەت ئەوە جێبەجێ بکات پێم وایە لە سەرەتای بەرنامەکە قسەیەکمان لەسەر ئەوە کردم پێم وایە باسی ئەومان کرد تەنها هۆشیاری تەنها بەدەستهێنانی ماف و ڕێگای بەدەستهێنانی ماف بریتێنێنەوەی تەنها ئاگابی هۆشیاری بە مافەکەن خۆناغێکی ئیرادەت هەبێ و جوڵەت هەبێ بۆ بەدەستهێنانی ئەو مافە و ئامادەی قوربانیدانی تیادا بێ و تۆ تەنها خەڵکێک لە سوۆسیال میدیاوە یاخ وەکو تەنها بە دەنجێک بەشدار بێ ئیتر تەواو لێی گەڕە بڵێ تۆ چی ئەکە یاخت هێزێکی سیاسی کە بێچەکە بێ هیچ وەنیان چیپی ئەکرێ یعنی غەیری چالاکی مەدەنی نەبێ تۆ لە چالاکی مەدەنیەکە بەشداری ناکەی لەگەڵیە ئەوە دەنگەکەشمان زانین چی لێ هاتووە وەنیا لەبەرەوە بێ تاک ئامادەی ئەوە بێ هۆشیارەکەی بگاتەوە ئاستەی کە هەڵوێز وەرگێ و ئەمەش بۆ خۆی لەم قۆناغەیە ئەو خەتای سوۆسیال میدیانە پەیوەندی بەو تاکەوە هەیە کە فعلەن ئیرادەی زەعیفە و ئامادەی قوربانیدانیتیانە ئەویش بەشێکی پەیوەندی بەو پەروەردە و دیرگایەوە ئایا ئەم ئینسانە لە پێناوی بەدەستهێنانی مافەکەیدا ئەگەر بێت و قوربانی بدا تەنها تەواو ئەوە ئەچێتە عەدەمەوە یاخود بەڵک و وەکو ئەڵێ بە شەهادەتێک بۆ نووسێ بە عیبارە ئاینەکە بە عیبارە سیاسی و هینەکە بە کەسێکی چۆنڕێ خەباتکار و بە کەسێکی زیندوو بە کەسێکی نەمر و بە کەسێکی ئەوە دێتە هەژمارکردن بۆ بەدەستهێنانی مافەکەی دە مێژووی وڵاتانیش هەروە بووە و قۆناغەکانی گەشەکردن و پێشکەوتن کۆمەلگاکان هەروە بووە ئەنگینا تەنها بریتی بە تاک لە دوورەوە لە پشتی پەروەردەوە ئەڵێ لەبەر سپلیتەوە بڵێ مافەکەم یا بڵێ موچەکەم یاخود تەنها بە پۆستێک ئەوەندە کافی نییە پێویستە لەوەش تێپەڕێ ئەم قۆناغانە ببڕێ تا ڕادەیەک هەیە بەڵام پێم وابێ هێشتا ماوێتی و هۆکاری ئەوەی کە ئێستا لەم دۆخەیان ژیان و گوزەرانی تاک و خەڵکی هەرێمی کوردستان لەم دۆخەی ئێستایە بریتێ لەوەی کە هۆشیارەکەی لەوە تێپەڕی نەکردوێت تەنها لە دوورەوە بە قسەیەک بە دەنگێک بە پۆستێک ئەوەندە کافی نیە بەڵکو ئەبێ بە فعلی بێتە مەیدانی کارەکە و خەباتەکەەوە و ئەوەش پشتیوانی ئەو هێزە سیاسی ڕاستەقینانە بکە و هێزە کۆمەڵایەتی ڕاستەقین تەنها هێزی سیاسی نیە هێزی کۆمەڵایەتی ڕاستەقینە هێزی سیاسی هێزی ئەلامی گروپە جیاوازەکان هەموو ئەوە ڕاستەقینەکان چونکە بەڕاستی ئەمڕۆ تێکەڵەیەک دروست بووە کە بۆ چاواشەکردن کە ئەوەش یەکێکە لە سیاسەتەکانی دەسەڵاتی سیاسی لە هەموو قۆناغەکان و لە هەموو لە هەرێمی کوردستان بۆ چاواشەکردن و بەلا ڕێدابردن بەڵام پێم وابێ ئەمە کاتیە ئەمە چۆنەڵی بەس کات دواخا ئەنجینە کۆتایی پێ ناهێنێ بە دەرەنجام ئەگاتە منزوڵ ئەگاتە ئامانج زۆر سپاس بۆ بەڕێز کاک عوسمان شەخسیق پارێزەر سپاس بۆی کە سپاسکامیانی بەرنامە بینەرانی عزیز بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بۆی وای کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بوو بێت تا بەرنامەیەکی نوێ و ڕۆژێکی نوێ دیکە بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە خواتان